الحمد لله يعني من نوێژەکەم باوەڕم بە هەموو پیرۆزیەکان هەیە بەڵام پرسیارێکم بۆ دروست بووە هات لەناو تیکتۆک و ئەمانەیە مەجموعەیە دروست بوون پێیانە وترێ قورئانی و ئەم شتانە هاتوون قسە لەسەر ئەوەکەن کە بۆ نمونە تەواوی ئەو چی پێڵێن عەفوکە ئەو حەدیسانە ئەو هینانە هیچی ڕاز نییە یان ئێمە بەس دوای قورئانەکەوین. زۆر باشە ئەمانە تایفەیەکی گومڕان قوربانگیان تەکفیر کراون لەلایەن زانایانەوە بە هیچ شێوازێک ئەمانە سەرخەری موسڵمانان و ئیسلام نین. باشە ئەمان چمکێکیان گرتووە کە ئەڵێن قورئان باشە قورئان بەچی دەتوانی سابتی کەی ئەگەر لە ڕێگەی حەدیث و لە ڕێگەی سەحابەوە نەهات بێ بۆ ئێمە ئەوان یعنی مەسانید دەرئەکەن سەنەد دەرئەکەن معنعن کە ئێمە ئەو هەموو فەرمودەیەمان لە ئەوانەوە وەرگرتووە قورئانیش بە هەمان شێوە بە تەواتر ئاوا گەیشتۆتە دەستمان. باشە بۆی قوربانگیان ئەوان ناتوانن پارێزگاری لەم شەریعەتە بکەن یعنی ئێستا پێی بڵێ نوێش چۆنەکرێت ئەڵێ لە قورئانە باس کراوەڵین وەرە لە قورئانە بۆمان باسکە بەڵگەی پێ نییە دوای ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن نوێژی کردووە خەڵکیش ئاوا نوێژی کردووە دەی باشە خۆی ئێستا خەڵکێکەیە دەست ناگرێ و خەڵکێکەیە دەسەگرێ خەڵکێکەیە ئەوە تا خۆ دەزانی پێشەوەی بچێ بۆ ڕکوع دەست بەرزەکاتەوە والحاصل هەیە ئەوە تا شیعە سێ نوێژەکات سنت پێنج نوێژەکات وەرە بۆم لێک دەرەوە بڵێ کامەیانە تۆ ناکرێت ئێمە بە سەنەد ئیشەکەین. سەنەدش چییە لە دەمی پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم سەحابەیە وەری گرتووە ئەویش داوێتی بە سەحابەیەکی تر سەحابە گەیاندۆتی بە تابعی تابعی گەیاندۆتی بە تابعی تابعی هەتا گەیشتۆتە دەسی ئێمە تێگەی بۆیە هەر کەسێکیش باوەڕی بە فەرمودەکانی پێغەمبەر نەبێ صلی الله علیه وسلم کەسێکی کافرە لا کەرامەتە لەو. یخوا جەزای خێرە باتەوە مامۆستا گیان زۆر سپاس بۆ تۆ عەزیەتی کێشە بەرامبەر ئێمە لەگەڵانە دانیشتومە قوربان زۆر يعني زۆر لاوازن کە لە مناقەشەیە زۆر لاوازن يعني ئێستا ئەڵێ خوای گەورە فەرمێ وەئەقیموا الصەلاة وئاتوا الزەکاة وەرە سینفەکانی ئەوانەی کە زەکاتی تیا واجبە کامەیە باشە گەنم لە چەند کیلۆیەکی زەکاتە چەنی زەکاتە باشە بۆ نمونە پارە لە چەنی زەکاتە بزانە ئەوانە سونەت هەمووی ڕوون کردوێتەوە پێغەمبەری خوا ڕوونی کردوێتەوە صلی الله علیه وسلم خوای گەورە بمجملی لقرآن باسی کردووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە بە تەفسیلی باسی کردووە بۆی خوای گەورە فەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دای پێتان وەریگرن ئەوەشی نەهی لێتان کرد مەیکەن کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مشرعە خوای گەورە فەرمێ أطيعوا الرسول فمن يطع الرسول فقد أطاع الله وقل سورة نساء هاتوا هر كسي جورالي بيغمبر صلى الله عليه وسلم كوتا جورالي خواي جوري كردوا بويا اوان بيغمبري خوا صلى الله عليه وسلم لما هامي الرسول والتشريع دركا يعني الين بيغمبري خوا صلى الله عليه وسلم بس قرآنك يناو طائت الحق نبوة بسر هيك شو اي وما ينطق عن الهوى ان هو الا وحي يوحى يعني شي ها اوان فرقيكي قمران و زانایان هەمویانیان تەکفیر کردووە و بە هیچ شێوازێک پەیوەندیان بە دینەوە نییە بەخوا برا مولحید چەندێک پەیوەندی بە دینەوە هەیە ئەوانش بۆ ئەندازێ. الحەمدولله ینی من هیچ باوەڕم پێی نەبوو بەس ئەوە بووە پرسیارێکە لا دروست هەبێ حەزم کرد لە جەنابتی بپرسم خواتەوە بۆ ئێمە بێڵە مامۆستا گیان سەلامەتێکە دەستیان کەشفە قوربانگیان عەلەیکە سەلام دەستیان کەشفە برای شیرین بزان لە نوێژی جەماعەتیان بینی بزانە لە مزگەوتیان بینی قەت نایان بینی بزانە خێزانەکانیان حیجابە نەخێر مەگەر خەر خێزانەکەی خۆی بە قسەی نەکات ئەگینا ئەو ئەمرەکە بە خێزانەکەی ئەڵێ حیجاب لابە تێگەی قوربانگیان ڕاستە مامۆستا گیان خوای گەورە سەلامەتێکە نزیکن لە ئیلحادەوە زۆر نزیکن لەوەی کە ئیتر دەستبەرداری دینەکە بن خوای گەورە تۆ مامە بێڵە مامۆستا گیان